سڵاتان لەبێ ئەم کاتتان باش ئەزیزان چۆمن ومێ دەکەم زۆر باش بن من پەیمانم لە پرۆگرامی لەگەڵ پەیمان لەگەڵتان دەبم ئەم پرۆگرامە هەرجارە و هونەرمەند و کەسایەتێکی دیاری شارێک میوانمان دەبێت لە کەرکک ناوەستین دەچینە هەولێر دەچینە سلێمانی دەچینە تەواوی شار و شارۆچکەکانی کوردستانەوە بۆ ئەم پرۆگرامەش گەنجێکی دەنگخۆشی کەرکووکی میوانمە کێیە بە گۆرانەکانی ناسراوە گەنجە تازە دەرکەوتووە و لەگەڵ ئەوەیە وەکوی پێشتر گفتوگۆم لەگەڵ کرد بە کەرەستەی زۆر سادە و سەرەتایی یەک دنیا گۆرانی جوانی ڕیکۆرد کردووە با ناوی نەڵێم بەڵام گۆرانیەکی هەیە کە باوە لای هەمووتان ترێندا بەو با بچینە لای زین بەو هی کێیە سڵاو پەیمان خانم چۆنی کاکتانە چۆنی تۆ باشی ئەحواڵەت دەنگ و باست تەندروستی چۆنە سپاس دەکەم ئەو میوانی کە باسم کرد کاکتوانایە هەڵبەت توانە گەنجێکی تازە دەرکەوتووە توانین بڵین لە هونەرا جارێ لە سەرەتایە وایە بەڵێ گۆرانەکانی بەشێکیان ترێندن بەڵێ ئێجا ئەمێ خۆت باسێکی گۆرانەکانم بۆ بکەی باسێکی دەستپێکی ئیشی هونەری بکەیت سەرەتا سڵاوم بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست من لە ساڵی 2010ەوە دەسم کردووە بە گۆرانیوتن خۆمان هەروەکو خۆم لە بنەماڵەیەکی هونەر پەروەر لە دایک بووم لە بنەماڵێکی هونەر دۆست لە دایک بووم بەڵام لە ساڵی 2010ەوە دەسم کردووە بە گۆرانیوتن لە دوای ئەوەوە چەند گۆرانێکم بڵاو کردێتەوە لە ئەکاونتی تیکتۆک باشە شخصی خۆم چەند گۆرانێکم بڵاو کردێتەوە یەکێک لەوانە گۆرانی بەوە کە بووە بە ترند ئێستا لە ئینستاگرام ئەکاونتی ئینستاگرام و تیکتۆک و زۆر خۆشحاڵ بووم لەگەڵەوەی عزیز و خۆشەویست ئێمە خۆشحاڵتر بووین هەڵبەت پێم بڵێ کاتێ بەوت ڕیکۆرد کرد هەستت ئەکرد گۆرانێکە ئەو نەبچێتە ناو خەڵکە بێ بە ترند یان هەر وەکو گۆرانێکی ئاسایی سەیرەکرد قەت بڕوام ناکرد چونکە وەکو گۆرانێکی ئاسایی بوو لە لای خۆم ناڵم ناخۆش بەڵام گۆرانێکی ئاسایی بوو سادە بوو لە لای خۆم بەچی ڕیکۆرد دەکرد هەر بە مۆبایل ڕیکۆرد کراوە خۆشم ئاگام لێ نییە کە ڕیکۆرد کراوە دوایەوەی کە ڕیکۆردم کرد ڕۆشتمەوە ماڵی خۆمان ڕیکۆرد کرا تەبعاً ڕەفیقێکی خۆم ڕیکۆردی کرد چوونەوە ماڵی خۆمان براکەم لە لام دانیشت بۆ ئیش کاکە دانا کەسێکی هونەردۆست و هونەرپەرۆرە کە ڕۆشتمەوە ماڵی خۆمان ئەو ڤیددیۆیان بۆ ناردم پیشانی دانای برامدا وتم ئەم ڤیددیۆ چۆنە بەلاتەوە وتی بڕوا بکە ئەگەر پۆستیکەی ئەبێ بە ترێن بڕوام ناکرد بەڵام ئەو پێشبینی کردبوو و سپاس بەخوا ئێستا بووە بە ترند و لە ئەکاونتی تیکتۆک و ئینستاگرام و سەرجەم ئەکاونتەکان بووە بە ترند و سپاس بەخوا دەنگی دایەوە ناوبانگێکی باشی هەبوو لە دوای خۆیان ئەڵێ چی کۆپلەیەکم بۆ بڵێ لە بەو ئەجا دواتر سوپرایزێکیشمان ئەبێ بەو بچمە هەر شوێنێک تاکە گۆرانێک کە لە هەر شوێنێک بم داوام لێکرێ و لە خزمەتتانام ئێستا فەرموو هەی بەو ئارامم نییە بەو قەرارم نییە بەو بێرە ماڵاکەم بێتۆ هیچ کاسم نییە بەو بێرە ماڵاکەم بێتۆ هیچ کاسم نی هەی بەو ئارامی گیانم بەو تۆی ژین و ژیانم بەو شێت و شەیداتم بەو بێتۆ ناتوانم وەی ناتوانم کێ زۆر ئەم گۆرانی بەلاوە خۆش بوو کە ڕیکۆرد دەکرد بڵاوکرۆ لە ئایلەکەتە کێ زۆر پشگیری کردی کێ زۆری بەدڵ بوو من طبعا باوکم شاعیرە تێکستەکەی زۆر بەدڵ نەبوو تێکستەکەی هەیە خۆی فۆلکلۆرە خۆی گۆرانەکەی هونەرمەند ئەیوب عەلیە بەڵێ بەڵام من دوای ئەو وتومەتەوە باشە باوکم زۆر تێکستەکەی بەدڵ نەبوو چونکە شاعیر خۆتە زانین قافیە لێکەداتەوە وەزن کێش و سەروا لێکەداتەوە بەڵام کێش و سەروای تەواو نییە ئەو زۆر بەدڵی نەبوو بەڵام وەکو وتنەوەی زۆر بەدڵی بوو ئەو کە زەربێکی لەگەڵایەوەشی زۆر بەدڵ بوو بەڵام توانم بڵێم بە تایبەت کاکە دانای برام زۆر بەدڵی بوو و ئەویش لەحی لێکردم با بڵێن بە کوردیەکە زۆری لێکردم وتی پۆستیکە ئەبێ بە دەستپێکێکی باش بەڵێ پۆستم کرد الحەقی بوو بە دەستپێکێکی باش ئێوە لە خێزانەکەتان چەند کەسی هونەریتان تیاوە چییە هونەرەکانیان چی باوکم متیعجەباری لێرەوە سڵاوم بۆی هەیە و دەستی ماچەکەمان بۆی هەیە هەڵبەت بۆ خێزان شاعیرێکی گەورەی ئەتوانم بڵێم شاعیرێکی گەورەی کوردە کاکە دانای برامە هونەرمەندە و هەم شاعیریشە خۆشم دەستی شعرمەیە و گۆرانی جار بەڵێ هیچ گۆرانیت نەنووسیەوە بۆ خۆت با زۆربەی گۆرانەکانم کە لە تیکتۆک پۆستم کردووە ڤیددیۆکان
تێکستی خۆمە. باشە ئەمە گۆرانی بێژێک هەیە شاعیرێکی شەیە لە ماڵە ئەی میوزیکی کەسی میوزیکتان نییە؟ میوزیکیمان نییە. ئەو کاتەبوون بە تیپێکی زۆر باشە و پێویستە بە هیچ کەس نەبوو. بێگومان قسەکە جوانە من خۆم بەنیازی ئەوە بووم کە ئالەتێکی دڵخوازی خۆم هەیە ئەڵی بژێرم و خۆمی لێ فێرکەم. هیچ نازانیت هیچ ئالەتێک؟ دەف باشین. دەفن هێناوە؟ دەفم نهێناوە ناوەڵا. خۆزگە ئەمڕۆ دەفەکەت پێ ئەبوو. ئارێ وەڵا اینجا لە دەف شارەزین بە ئام هەمومان بە تایبەت من و کاکە دانای برام. باشە. بەڵام ئالەتی کە ناوەڵا بەڵام بەنیازم لە ڕۆژانی داهاتوودا باشە مادانیشین فێرکاریەک هەبێ کەسێک هەبێ فەرموو مامۆستایەکی باش هەڵبژێرین و خۆدان فێرکەن خۆمان فێرکەین. باشە ئەتەوێت لە چی ئالەتێکا زۆر باش بیت چەند ئالەت بەشێک لە هونەرمەندەکان ژەنیاریشن ڕەنگە ژەنیاری زیاتر لە ئالەتێک بن. زۆر ڕاستە بێگومان هونەرمەند هەر چەنە لە ئالەت بزانێ هێشتا کەمە چونکە ئالەتی عود بۆ مەقامات هونەرمەند مامۆستا عەندان کەریم من زۆر معجبم بۆ مامۆستایە ئەڵێ تاکە ئالەت بووە کە زۆر هاوکارم بووە بۆ فێربوونی مەقام ئالەتی عود بەڵام ئالەتی گیتار ئالەتێکە کە من زیاتر ڕیتمیشی پێ دەرەکرێ و عەزفیشی پێ ئەکرێ ڕیتمی شێتوانی پێ بگرێ بۆ گۆرانەکانی من زۆر گونجاوە و من ڕەفیقێکی خۆم هەیە ئێستا نەهاتووە بەداخەوە زۆر هاوکارم بۆ لە ئیشەکانی خۆمە عەزفی گیتارە و زۆر یعنی هاوکارم بوو ئالەتی گیتار یارمەتیدەرم بووە بۆ بەڵێ بێگومان. باشە کاری تازە و کلیپ کردووە و دواتر باسی لێوە ئەەکەین بەڵام پێم وا بێت شوێنێک هەیە ڕەنگە زۆر حەزی پێ نەکەی شتێک هەیە زۆر حەزی پێ نەکەی ڕەنگە یا ئەوە تا تاقیت نەکردو ئەزمونە نەکردو یان ڕەنگە ترسێک لە ناخت هەبێ جا بیکەین بە سوپرایز بڕۆین یان حەزەکەی پێشتر بێت بڵم نەڵم با سوپرایز حەزم بە سوپرایزەیە حەزی لێیە حەزم لێ هەرچەند قورس بێ حەزم پێ ئاها ئۆکەی کاتە با ئەمە پارتی یەکەمی پرۆگرامەکە بێ پارتی دووەمی لە شوێنێکی دیکە دەبین کە کاکتوانە تۆزە حەزی لێ نییە لەوێ هەم توانای دەنگیشی تاقی ئەەکەینەوە بزانین لەو شوێنەی لای ئەو شتێک کە هەندێک ترسی هەیە لی چۆن گۆرانیمان بۆ دەڵەوە لەوێ بەردەوایم بە گفتوگۆکانمانە دەین بڕۆین. پێشرۆک وتم سپرایزێکمان هەیە سپرایزەکەشم ئەمیانی ئەسب سواریە بوو هەڵبەت تۆ هەندێک فۆبیات بە ئەسپ هەیە و لی ئەترسی بۆیە کاکتوانم هێنەوە بۆ ینی ئەسب سواری کەرکک لە حەسار بۆی ترسەکەی بشکێت و سوپرایزێکیشمان بۆ کرد و دواتر هەندێک ئەسب سواری شەکەین اینجا من ئەمەوێت تۆ تۆزێ ترس لە ئەسپەکان بشکێت شتێک کە ترسم لێ هەیە پەیمانخان ترسم لێ بشکێ و لەگەڵ جەناویشتا پێم خۆشە کاتێکی خۆش بەسەر بەرین لێرە. ئەسب یەکێکە لەو ئاژەڵانی کە زۆر بەسۆزە زۆر هەستیارە لێت تێئگا لە خاوەنەکەی تێئگات و ئەگەر ئەو کەسەشی سوارچاکی پێئەکا بتوانێت بە جوانی مامەڵی لەگەڵ بکات هەڵبەت هاوڕەتەیەک دروستە بێت لە نێوانیان ئەوەندەی کە وترا و باس کراوە بۆی نەبێ بە مبالەغە زۆر بەڵام ئەسب ئەوترێ ئەبێ بە هاوڕێی خاوەنەکەی چۆنی حیاتێ وەلەیلی فیدای بەژن و وەڵاتم وەلەیلی ئەسیری داوی کەزیە وەلەیلی پشتەی تیری نیگاتم وەلەیلی خۆم لە دەورت الجێڕێ وەلەیلی ئەڵێ سەگەی سەعاتم وەلەیلی دەکچە ڕەحمی خێرت بێ وەلەیلی ماچێک بکە خەڵاتم وەلەیلی ئەگەر قەول مەدەیتێ وەلەیلی دا بەیانی لە جاتم وەلەیلی وەلەیلی لەیلی لەیلی ئەجا پێم بڵێ بزانم کاری هونەری تازە چیت بەدەستەوەیە دوێنێ خەریکی کارێک بوو ئەوەی بزانم ڕاستەکەی دوێنێ خەریکی کارێک بووم ڕاستیەکەی گۆرانیەک بوو میلۆدی فۆلکلۆرە مامۆستا حەسەن زیرەکی شوتوویەتەوە باشە چاوەڕێی بکەین بڵاو بێتەوە ئەجا گوێ لێ بگنیا ئێستا توانی باسی بکەی کە چییە و چۆنە گۆرانێکە ناتوانم گۆرانەکە بڵێمەوە بەڵام ئەم شەو ئینشاڵڵا پۆست دەکرێت ئەم شەو بەڵێ ئینشاڵڵا میلۆدی فۆلکلۆرە مامۆستا حەسەن زیرەک وتوێتی وەروەکوتم تێکستی باوکمە متیاجەباری خۆش بێ هەڵبەت خۆشم پێم جوان بوو لەگەڵ برای بەڕێزم کاک ڕۆژگار یاسین لێرەوە چاوی ماچەکەم کە دەرهێنەری ڤیددیۆکە بوو
هاوکارێکی زۆری کردم کۆمەڵێک ئەرکی لەسەر شانس داگرتم هاوکاری کردم کە دەرچینە سەر قەڵای کەرکووک قەڵای بە بیری هێناینەوە چوونە سەر قەڵای کەرکووک لەوێ ڤیددیۆکەمان تۆمار کرد بەڵام هێشتا چەند ئیشێکی تیاماوە ئینشاءالله پۆستەکرێ و بەم زوانە بڵاو بێتەوە بەرچاوی زیاتر لە سۆشیال میدیا چ پلتفۆرمێک بەکارێنی یان لە ئێستا چی باشە بە تایبەتی بۆ هونەرمەندەکان کە گۆرانی تیا بڵاو بکرێتەوە بێگومان من زیاتر ئەکاونتی ئینستاگرام بەکارێنم و تۆپفانیشە ئەدمینی خۆمێ لەوێ پۆستەکان ئەکەن و لەوێ ئەوەی پێویست بێ ئەنجامێدەن وەکو هاوکاریەک چەند برادێکی ئەزیزم و چەند برایەکی ئەزیزم هاوکاری منن لە زۆربەی ئیشەکانی خۆمە بەڵام زیاتر ئینستاگرام بەکارێن و فەیسبووکیشەوە ئەکاونتێکی شخصیە شخصیە باشە گۆرانیەکانت چی و چی بوون ئەوانەی کە بڵاوت کردەوە جگە لە بۆ کامیان ئێستا باشترینە کامیان بوو بە ترند هیچ کام لە گۆرانەکان بوو بە ترندی عێراق بەڵێ بێگومان من لە دوای بۆ هەر گۆرانەیە کە پۆستم کردێ بووە بە ترند لە ئینستاگرام بە تایبەت بەو چونکە لە دوای بەوە هەر گۆرانیەکم هەر بەرهەمێکم بڵاو کردبێتەوە بووە بە ترند لە دوای بەو ئەم چاومی و چاومی خانم هێزی گیانمی دوای ئەوە مەستم گۆرانی هونەرمەندی کۆچ کردوم ئەوسا حەسەن زیرەکە چەند گۆرانێکی کەم پۆست کردووە بووە بە ترند بەڵام زیاتر لە بەوەکەوە خۆت بدوێ ئەو گۆرانیانە ئەڕوویکە بیرەکە تۆ بڵێ ئەمەیان ئەزانم ئەبێ بەترێن ئێستا ڕەنگە هەندێک گۆرانی بێژە بێ ئەزانێکی چی گۆرانیەکە لە یا بۆچی چینێک ئێڵێ بۆ کێڵێ بە تایبەتی گۆرانیە کە بۆ لە دایک بوون بێ هەمیشە ئەوترێتەوە کۆن نابێ ئەمانە گۆرانێک بۆ هاوسەرگیری بەڵام گۆرانیەکانی دیکە کە بە عام کەسێکی ئاسایی گوێی لێ بگرێت و ببێ بە ترێن چۆن بە دوایە ئەگەڕی لە فۆلکلۆرەکان یان هەوڵی ئەوە دا و گۆرانی تایبەت بەخۆت تێکستی تایبەت بەخۆت ئاوازی تایبەت بەخۆتە هەبێ بێگومان بەڕای من هەرچەند بەرەو پێش بڕۆین هەر ئەگەڕینەوە بۆ فۆلکلۆر درستە ئێمە هەر گۆرانێک کە پۆستەکرێ هەر گۆرانێک کە ئەوترێتەوە هەر هونەرمەندێک کە هەر گۆرانێک ئەڵێتەوە دیسانەوە گەڕێتەوە بۆ پشتا و پشتی خۆمان من زیاتر لەسەر فۆلکلۆر دواوم لە زیاتر لەسەر فۆلکلۆر گۆرانی وتووە و بە بەردەوام ئەوەش ئەڵێمەوە بەداخەوە ئاوازی کوردی لەم وڵاتە خەڵک بایەخی پێنادا هونەرمەند بایەخی پێنادا هەوڵەدەن پەنا بنە بەر ئاوازی بیانی فارسی عەرەبی چ زانم یار وڵاتێکی کە بێ ئاوازی کوردی من هەموو جار کە ئەوەنەی بیستومە مامۆستا عەدنان کەریم هەموو کاتێک ئەڵێ ئاوازی کوردی کە زۆر بایەخی پێداوە و بۆیە بووە بە یەکێک لە هەرە گەورەترین هونەرمەندی کوردستان منش هەموو کاتی هەر بایەخم بەوە داوە گۆرانی فۆلکلۆر بڵێمەوە زۆر کەس پێم ئەڵێ بۆ گۆرانی کۆنەڵێیتەوە بۆ لەو سەردەمە نەماوین تۆ بۆ نەخێر من ئەزانم هەر گۆرانێکی کە بڵێمەوە نوێ باسی ئەوە ناکەم کە گۆرانێکی ئاوە بەو شێوەیە دوو سناپی پێواکرێ و کۆتایی پێێ زوو ئەزای ئەم گۆرانە تازانە خۆشە بەڵام زۆر زوو کۆن ئەبێت زۆر زوون ئەبێت پێم بڵێ جگە لە زۆر باسی مامۆستای گەورە عەدنان کەریممان کرد جگە لەو کێت کرەوە پێشەنگی خۆت چاو لە کێ ئەگەی لە هونەرمەندەکانی تریان حەزەکەی لەگەڵ کێیە کارێکی هونەری هاوبەشت هەبێ هەر ئەو بەدیلی ئەو یان کەسێکی تر هاوشانی ئەو بێ کەیتر هەیە هونەرمەندی گەورەمان زۆرە من زۆر بۆ ئەو متەئسیرم چونکە هەر گۆرانێک کە ئێڵێتەوە ئاوازەکە زۆر بەی گۆرانەکانی ئاوازی خۆیەتی باش با لێرە ڕادگرم کۆپلێ گۆرانی هونەرمەندی خۆشەویست مامۆستا عەدنان کەریممان بۆ بڵێ چی گۆرانێکی زۆر ئەڵێیتەوە بیرتانەکەم بیری کێەکەی بیریانەکەم بیری کێنە بیری باشە ئەوەی کە بیری ئەکەی کێیە طبعا ئەو کەسانی کە ئازیزن لەلام چونکە لە دنیا یەکێک لە سەختترین ئەوانەی کە بەسەری ئینسانە دێ دەستدانی کەسی ئازیزە و دابڕانە ئەو کەسانی کە ئازیزن لە ژیانمانە هیوادارمان تەمەندرێژ بن و هەرچەند لێشم نزیک بن هەر بیریانەکەی باوکۆمان لە کۆپلەیەک بێ لە خزمەتمانە هەموو شەوێ کۆتری دڵم باڵەگرێت و بەرەو لای ئێوە فڕێ لە پێشاندا لەسەر لووتکە لادات و
ڕوولە ئێوە و ڕوولە شەوقی سەرشەقام و سەر کۆڵان ناو ماڵەکە لەنگارەگرێ اینجا بەرە و کوورەی دڵتان هەڵدا فڕێ و هەڵدا فڕێ بیرتانەکەم لەم غوربەتە سەختەمەوە بیرتانەکەم لە ماوازە بێکۆتایی و بێبێنەوە بیرتانەکەم ئارەزووی دیدارتانەکەم ئارەزووی دیدارتانەکەم بیرتانەکەم 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 ئای بژی دەنگ خۆش کەسێکی تایبەت هەیە لە ژیانتدا بڕابێت و بیری بکەی یان لە دەستدا بێ بەڵێ کێ بۆ گرەسی یعنی چۆن کێ بووە یعنی کێ بۆ ئەو کەسێک کە لە دەستدا لە ژیانە ڕۆشت خزم بوو کەس بوو هاوڕێ بوو خۆشەویستم بوو لە دەستداوە کۆتایی بە نێوانتان هاتووە یان خوا نەخواستن کۆتایی بە نێوانمان هاتووە بەڵام دیسانەوە شادی کردومەتەوە بە هاتنەوەی ئەوە کەی لە دەستدانە بەڵام ئەو لە دەستدانە زۆر زەحمەتە تۆ ئەگەر یەک دقەیش بێ لە دەستدانی کەسێکی عزیز بۆ ژیان زۆر زەحمەتە لە دەستدا و دواتر بە دەستهێنایەوە بەڵێ بەڵام هەر ئەو ئازارە لە دڵما ماوە چی بکات تا لە بیریکەی ئەو ئازارە کات هەست دەکەم هەندێک جار بەشێک لە بە تایبەت شاعیرەکان کە تێکستێک ئەنووسن ئەڵێن پێویستمان بە کەسێکە کە بمان سووتێنێ بووی بتوانین ئیلهامی نووسینی باشترمان بۆ بێ هیچ ئەو شتانە بێ بەسەر چاوی ئیلهام بۆ تۆ بەڵێ ئەو دابڕانە بۆ بە ئیلهام بۆ تۆ کە تۆ گۆرانێک بڵێ تایبەت بە دابڕانی خۆت بێ بەڵێ بێگومان یەکێک لە گۆرانەکانم ئاوازی خۆمە و شعری باوکمە تاوە بارانی فرمێسکی چاوم پەڵەیدا لەسەر پێڵووی خوساوم هەناسەم کزەی بزەی کوێستانە و ئەو گۆرانیە زۆر تابی لەسەر ژیانی خۆمە بەڵێ بەڵێ بێگومان تا دڵ نەسووتێ دەم بە دەم فانی نەبێت سەر تا قەدەم پەروانە قەت ناگا بەشم وەسلی معشوق دوعای پوچەڵبوونەوەی نوشتەی عشقە زۆر جار گەیشتن بە معشوقەکەی خۆت دوعای پوچەڵبوونەوەیە بە نوشتەی عشق بەڵام هیچ مرۆڤێکیش بەبێ عشق ناژی درستە ئەندێ جار ئێستا تۆ باشە زۆر ڕاستگۆی ئەکاڵێ عاشق بووی بەڵێ عاشقی چی نیشتیمان خاک و ئەو بەڵام عاشقی ڕاستەقینەش لە ژیانە هەڵبەت هەیە کە بتسووتێنێ بەپێی ئەو پرسیاری کە کردم و ئەو وەڵامی کە وەرم گرتەوە کاکتوانە سینگڵ نییە نا سینگڵی ناخێر کەسێک لە ژیان ئاوا بم یان ئاوا وەڵاهی ئاوا بە یاڵڵا ئاوا بووم سینگڵ نیم باشە هاوسەرگیریت نەکردووە نەخێر کەی هاوسەرگیریەکەی کەی بین بۆ حەفلە تۆزێ هەڵپەڕی طبعا هێشتا بیرم لەوە نەکردوێتەوە ئەو پرۆسە هەروە ئاسان نییە بەڵام بەم زوانە ئینشاءڵڵا بەم زوانە بەڵێ کەم ئینسان چاوەڕێی ئاهەنگ بن باشە هاوکارتە لە کاری هونەری دوورە لە هونەرەوە نزیکە لە هونەرەوە نەخێر بەسەردایکمان دەستکرد نەخێر بەڵام هاوکارمە ناتوان بڵێم هونەر بەڵام لە زۆربەی پێداویستەکانی ژیان بەڵێ بۆی پڕ کردومەتەوە دەیخوا لە یەکتان نەکە ئێمەش ئەو نەمان لەسەر بڵێن پیرۆزی یەک بن ئیشاڵڵا بیرشن دەچێت لە بیرمان نەکەی بۆ هەفلەکە داواتمان بکەین ئینشاڵڵا پەیمان خان بچین تۆزێ لەگەڵ ئەسپەکانە ئەسب سواری بکەین تۆزێ بچینە ناوە بزانین چۆنە تەعامل لەگەڵ ئەسب با بڕێین تۆزێ سترێسی ئەترسی هیچ تا ڕادەیەک با ئێستا سوارچاکی بکەین ئەو کاتا بێ گۆرانیشم بۆ بڵێ خزمەتانان بۆنا ئەسپەکەی تۆ سوڵتانە ئەوەی منیش مەلەکە زۆر جوانە هەڵبەت ئەسپەکان زۆر نازدارن با بڕێین مەلەک من و تۆیتر هاوڕێین ئەبێ ئەو هاوڕێتیش دروست سوڵتان با بڕێین بچین تۆزەی لەو ناوڕاستە ئەسب سواری بکەین
من سوپرایزم بۆ کاکتوانە کرد هەڵبەت هێنام بۆ ئەم فێرگی ئەسب سواریە پێم وا بووە خۆشی وتی کە تۆزێ سترێسم هەیە ئەترسم بەڵام هێرشی پێچوانە و هەڵگەڕاوی کردوتی منیش سوپرایز دەرکەوت سوارچاکێکی باشیشە ئەمە چۆن بە مێشکا هات ڕاستیەکەی لازانی بەڵێ بێگومان هەستم کرد کە بە دوای و خاڵەیە گەڕی کە من لێترسم بەڵام منش ویستم تۆ لەو خاڵە ڕاکەی کە لێترسی باشە ئەیسا چۆن بزانین تۆ لە چیە ترسی بۆی ئەگەر بەرنامەکرد داهاتوو ببینە ئەوێ هیچ ناترسم منەزانین چیم بەتۆوە منەزانین چیم بەتۆوە باشە بۆستە چۆن فێر بووی چۆن فێری ئەسپ سواری بووی وەڵام ڕاستیەکەی خۆم فێر بووم خۆت فێر بووی لە گوندەکەی خۆمان چەند سوارچاکێکی تایە ئێتر کە لێ وەکو سەیرانە ڕۆشتین بۆوێ داوای ئەوم لیانە کرد کە کەمێک غاری پێ بکەم ئەمەت غاری پێکەم تۆ ناتوانێت ڕێ بکەی بەوەش بەڵێ من ئەسپەکەم ئەڕوات بۆستە مەلەک ناوکەیم بیر چوو بووە باشە باەک تۆز بینەوە پێشەوە چکە زۆر نزیک من لێ پێم وا بێ خراپە ئۆکەی ئۆکەی دەکلکە لابە بۆ نییە بۆستە جوڵێنە بە ڕێک بینەوە ئەسپەکەی من هەر بە دوایە ئەڕوات نازام کێشەی چێت تۆزە بۆی شلکەی پێم بڵێ هیچ کلیپ پشتنیە حەز ناکەی لای ئەسپا کلیپ بکەی بارۆڵا بووەنا ئەسپم زۆر خۆشە ئەسپ و سەگم زۆر خۆشە چونکە سەگیش ئاژەڵێکی زۆر زۆر بەوفایە و ئەسپیش یەکێکە لەو ئاژەڵانی کە زۆر زۆر لە مرۆڤ تێگە کە تۆ ئێستاڵی شا بۆستە مەلەک بۆستە ئەو ئەوەستەیە لێت تێگە و یەکێکە ئەو دوانە یەکێکن لەو دواژەڵی کە زۆر لە لای من تایبەتن محبوب بن باشە گۆرانێکمان بۆ بڵێ بزانم بنویستم بە سترێسەوە لەسەر ئەسپاڵوەت گۆرانی بڵە بەڵام دەرکەوت کە ترسی نییە تۆزێ پلانەکانی من پێچەوانە بوونەوە ڕاستەکەی گۆرانێکمان بۆ بڵێ بەسەرم ئەسپەوە خزمەتانم یانە دوو چاوی بازە بوون بە جەلادم بوون بە جەلادم تو خدا پێیان ئەمریکە و دەی بفرموو نەدەن عەزابم مەستم شێتی ئەبرۆی پەیوەستم مەستم شێتم بە خۆم ناوەستم ئەسپەکەی من شەستێکم تۆزێ شێتە ناوەستێ تۆزێ بچینەوە پێشەوە مەلەک تۆزێ بڕۆ پێشەوە باشە نەڕوەمەکدانە دەبڕۆ پێشەوە کلکی هەموو گیانم بوو بە کلکی ئەو ئۆکەی باشە زیاتر لەکوێژی دانیشتوی کوێی خەڵکی شاری کەرکووکم باشە تاوەکو 6 ساڵی پێش ئێستا دانیشتو شاری کەرکووک و خەڵکی شاری کەرکووکم بەڵام ئێستا لە شارچکەی چەمچەماڵ نیشتەجێ بەڵێ زیاتر هەوادارەکانت لەکوێن هەستەکەی گۆگرەکانت لەکوێن هەر چوار پارچەی کوردستان هەوادارم زۆرە باشە هیچ لایڤ میوزیک شەوە ئاهەنگەکەی کەم بۆ زۆر بەکەمی ڕاستیەکەی زۆر جار بیرم لەوە کردوتەوە کە ئامانجی من زیاتر ئەوە بێ کە بەشداری کۆنسێرت بکەم بەڵێ زیاتر حەزم کردوتەوە کۆنسێرتکە یا هەستەکەی جارێ زوو بێ بۆ بەڵێ بەشداری چەندین کۆنسێرتم کردووە لە شاری تایبەت بە خۆت بکەی تایبەت بە خۆم لە شارچکەی چەمچەماڵ لە شاری کەرکووک بەشداری چەندین کۆنسێرتم کردووە تایبەت بە خۆشم بەڵێ لە دوای ئەسپ سوارەکە هەڵبەت تۆزێ ماندوو بووین لە بەرەوەی غارەکات هیلاکەبی بەڵام دڵخۆشکەریشە و چێژی لێ ئەبینی چێژە لێبینی تۆ هەڵبەر ئەسپەکانیش تۆزە باش و هەندێک جار هار بوون بەخسیان نەکەن جار ئاقڵ بوون بەڵام لە کۆتاییە وەکووتمان ئاژەڵێکی زۆر هەستیارە زۆر تایبەتە یەکسەر پەیوەندێکی زۆر جوان دروستە بێ لەگەڵی ئەوەت ئەگەر بەرداوامیش ئەسپ سواری بکەی ئەوە شتێکی ترە تۆزێ هەناسەمان سوارە لە بەرەوەی ئەسپ سوارەکەی هەڵبەت پێم بڵێ پلانی داهاتوو چییە؟ ئەتەوێت داهاتووە بگەی بەچی ببی بەچی بگەیتە چ ئاستێک؟ بێگومان ئامانجی من هەر لە سەرەتایی لە خاڵی دەستپێکردنەوە تاوەکو کۆتایی کە هەرچەند بەرەولوتکە بڕۆی لە هونەری کوردیا هێشتا کەمە تاوەکو کۆتایی تەمەنی خۆمەوەی لە دەستم دێ پاراستنی کللتوری و کەلەپوری کوردیە پاراستنی ئاوازی ڕەسەنی کوردیە بەڵێ بێگومان لە داهاتوودا پلانی ترمە بێ
پرۆژەی کەم هەیە کە چەند بەرهەمێکی کە تۆمارکەم و بیدەمە بەرگوێی بینەران و بیسەرانی خۆم. هەڵبەت بە خۆشحاڵی و ئێمەش چاوەڕێی جوانترین بەرهەمەکان نەبیندێتەوە وەکو هونەرمەندێک کە بە کۆمەڵێک بابەت و کەرەستەی سەرەتاییەوە ئەو هەموو ئیشە جوانە بکەی دەبێت گەر لایەنێک یان شوێنێک سەپۆرتی تۆ بکە کاری جوانتر چی ببینین. هیچ سپۆنسەرت هەیە یان هەستەکەی سپۆنسەر لە ئێستاە کەمە بۆ ئیتر ڕیکۆرد بێ بۆ کلیپ بێ ئەمانە چەند کێشن؟ ئەگەر وەکو بە ناتوانم ناوی هەندێک کەس بێن بەڵام بەداخەوە ئەگەر وەکو هەندێک هونەرمەندی کەم بکردا ئێستا هونەرمەندێکی کە بوو بێگومان نەخێر من سپۆنسەرم نییە سەپۆرتم نییە خۆم سەپۆرتی خۆم ئەو خۆم جگەل لە خۆشم باوکم هاندەرێکی گەورە بووە پاڵنەرێکی باش بووە بۆ من و بۆ بەرەو پێشچوونی من لێرەوە سڵام بۆی هەو دەستی ماچەکەم کاکە دانای برام بە هەمان شێوە ئایلەکەی خۆم بنەماڵی خۆم ئەوبەت کاکداناشەکۆی کە ئەم باسیەکە دوسێجا ئاماژەی پێکردووەیەکێکە لە گەنجە دەنگ خۆشەکان ئینشاءڵڵا لە ئایندەیە دەرفەت هەبێ میوانداری ئەوی شەکەین ستایلی لە تۆ جیاوازترەنە بەڵێ بێگومان ستایلمان ئەو کلاسیکە زیاتر کلاسیکە زیاتر هاشان تۆش گۆرانەکان هەر کلاسیکەکانن بەڵام ڕەنگە ئەو زۆر زیاتر لە تۆ بەڵام من هەوڵەدەم بەرگێ بکەم بە بەرەوە کە کەمێک لە سەردەمیەوە نزیک بێت لە سەردەمیەوە هەم کۆن و فۆلکلۆر هەم سەردەمیانە کە جیلی ئێستاش حەزی پێ بکە هەڵبەت ئێمە خۆشمان ینی دوور نەکەینەوە لە جیلی ئێستا ئێمە شەر جیلی ئێستاین بەڵام خۆشبەختانە جیلی ئێستا ئەبین بەپێی ئەو پۆستانی لە سۆشیال میدیا ئەکرێ بەشێکی زۆریان گۆگرێکی زۆر باشی گۆرانیە کۆنەکانن ئەوەت هەرچەندە هاندەر و گۆگری گۆرانی تازە هەبێ ئەوەندەش هاندەر و گۆگری گۆرانیە کۆنەکان کە دەبینین جارووا بە زیرەکی دەستگرت گۆرانیە کۆنەکان نوێ دەکرێتەوە یان بە شێوازێکی دیکە هونەرمەندەکانی تر ئەیڵێنەوە دووبارە بەرگوێی ئێمە ئەکەوێتەوە پەیامێک بابەتێک شتێک هەبێ کە لێرەوە بیگەێنی بە کەسێک لێرەوە نامەوە بڵێم جارێک کۆتایی بەرنامەکە تقریبان لە کۆتایی نزیکە بینەوە پەیامی من بۆ هەموو ئەوانەی کە ئەیانەوێت تێکەڵ بە چوارچێوە و با بڵێن قاڵبی هونەری بن ئەوەیە کە داوام لێیانە کە ئاوازی ڕەسەنی کوردی بپارێزن ئەوەیە کە ئەساسی گۆرانی مەقاماتە باەق بدەنە بەر مەقامات هیچ لە مەقام شارەزای بەڵێ بێگومان بەڵێ من بە مەرجێک کە تاوەکو ئێستا منیشم کاکە دانای براشم کەسمان نەمان خوێندووە بەڵام شارەزاییمان هەیە مەقام فێربووی بە شوێکی هەڕەمەکی هەڵبەت مەقامات قورسە و دەبێت لە فێرگەیەکی تایبەت لە شوێنێکی تایبەت بێگومان بڵێ لە کەرکووک لێرە لە زیادی خۆمان تەکەی تاڵەبانیەکان هەیە کە لەوێ فێرگەی مەقامات چەند گەنجێک ڕووی لێ کردووە بۆی فێری مەقامات بێ بەڵام ئێمە بە حکمیەوەی نەگونجاو بۆمان و زروف ڕێگای نەداوە کۆمەڵێک پەنابەرینە بەر کۆمەڵێشت بەگوێی سەماعی خۆمان فێربینە چونکە مەقام بێژ هەیە مەقامزان هەیە مەقام ناسەیە ڕەنگە من مەقام بێژ بم کاتە مەقامێکمان بۆ بڵێ نەدایم کە شارەزای لە مەقامات هەیە بەسەر چاو لە خزمەتانە مەقامێکی گەرمیانیە کە خاوکەری پێڵن باشە پێشکەشیەکەم بەیەوە لە خزمەتان فەرموو ئاری کوڕاگەر یاریایی فەڵەگەی دەگیم شەوهایی لە ڕۆڕۆی داگدەی دڵی یاریایی نەشادم دۆستی دوروەتەن خوا بە من بمرم کەفتەن و یادم ڕۆی هاری کوڕاگەر یاریایی دەگیم شەوهایی ئەم دیسان داگدەی دەروون هایی پرخەمەن ئەساسەی ماتەم خوا بە من بمرم جەلامان جەمان ڕۆی خوا بە من بمرم دەخی دڵتم باوەنەکەم تۆ نەمری یەکسەر بەستێکی پێکە ڕاوەستاوە لەو بانە دەسی لە کەمەردانە ئەڵێ کچە سوڵتانە هەڵا تەشی ئەڕێز بەڕانی
باریکەی ئەڵقەیە ئەمێرەکەم چاوەکەم تەگێبیری بێ و بۆ تۆ یەکەم ئەگەر بە خۆت ڕازی بی من خۆمت بە قوربانەکەم ئەگەر بە خۆ ڕازی بی من مەچی سەرگۆ ناداکەم ئەڵڵا بژی دەنگ خۆش هەر بژی زۆر جوانەوێت زۆر دڵخۆش بکەم پرۆگرام لەگەڵ جەنابەت کرد ئومێد دەکەم لە داهاتووە لە شوێنی زۆر باش لە ئاستێکی زۆر باشترا بتبینەوە هەڵبەت بەشێکی زۆری ئەو هونەرمەندانی کە تازە دەردەکەون کەلاون وەکو کاکتوانە و هاوشێوەکانی کە بە کۆمەڵک بابەت و کەرەستەی سەرەتایی و بە مۆبایل و تەنانەت ڕیکۆردی دەنگیش هەر بە مۆبایل ئەکەن لەم ئاستە بەرزەیە بن پێویستەوە گرنگە لایەنێک کە سەپۆرتی ئەم جۆرە کەسانە بکات ئەمانە پێویستیان بۆیە کە گەورەیان بکەین ئەمانە پێویستیان بەوەیە کە زیاتر بە خەڵکیان بناسیین کە کولتور و ڕەسەنایەتی کوردایەتیان تیادا بەدی دەکرێت هەڵبەت تەواوی ئەو گۆرانانی کە لە کاکتوانامان بیستۆ هیچی کۆپی نییە ئاوازێکی شوێنێکی دیکە نییە بە شێوازێکی جوانتر گۆرانی کوردەوارەکانی نوێ کردوتەوە و ئەیا بەگوێی ئێمە و جیلی داهاتوو جیلی دوای ئێمەش کە بەڕاستی دەبێت هەم لە گۆرانی هەم لە کولتوری جلو کولتور بەگشتی لە جلوبەرگ بە یاخود گۆرانی یاخود میوزیک ئەرکی سەرشانی ئێمەیە بیپارێزین باو باپیران لە کۆنا بۆ ئێمەیان پاراستوە دەبێت ئێمەش بە ئەمانەتەوە بیگەینە دەست نەوەکان و جیلەکانی داهاتوو زۆر دڵخۆشم لەگەڵ کاکتوانەکەیان سپاس دەکەم کە ئامادەبووی لە پرۆگرامەکە ئومێد دەکەم بەدڵ بوو بێ بێگومان بەدڵم وە زۆر جوان بوو کاتێکی خۆشمان بەسەر برد کۆمەڵێک پرسیار و وەڵام کە تاو ئێستا نەکراوە و نەبیستراوە ناڕاستێکی بەڵام منش بەڕاستی جواب بدایتەوە دەستە خۆش بێ هەر بژی سپاس بۆ تۆ دووبارە زۆر خۆشحاڵ بووم پرۆگرامی لەگەڵ پەیمانم پێشکەشکردن لەگەڵ کوڕە کەرکووکێک و لە شاری کەرکووکیشەوە پرۆگرامی ئایندە هەڵبەت لە شارێک لە شارۆچکەیەکی دیکە دەبێت تا پرۆگرامێکی دیکە بمێن بەخێر ماڵی هەموو لایەکان ئاوادام خەحافیز